ئەگەرچی لە ماوەکانی ڕابردوودا کۆمەڵێک بڕیار هەبوو سەبارەت بۆ گەشتیارانەی سەردانی ناوچە هاوینە هەوارەکان دەکەن بە تایبەتی و شوێنانی کە ئاویان لێ بەبێ گوێدانە ڕێنماییەکان دەچونە نێو ئاوەکان و بەشێکیان بەداخەوە گیانیان لەدەستا بەهۆی نەزانین یاخود نەشارەزایی لە شوێنەکەدا سەر ڕای ئەوەی کە ڕێنماییش هەبوو بەڵام گیان بە ڕێنماییەکان نەدەدا. دواتر بیر لەمە کراوە کە کۆمەڵێک ڕێنمایی زیاتر تونتر بگیرێتە بەر بۆ گەشتیاران دوای ئەوەی کە کۆمەڵێک ڕوودا و کەوتەوە لە ئاوەکاندا خنکان هەبوو چەند گەشتیارێک خنکان سەبارەت بەم بابەتەوە قسەکردن لە بارەی گەشتیاران و شوێنە هاوینە هەوارەکان کە چۆن ئێستا پلانیان بۆ دانراوە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕای جەمال حەسەن بەڕێوەبەری بەرگری شارستانی زاخۆ دەکەین. ڕای جەمال سڵاوت لێوێت نوێترین ڕێنماییەکانی بەرگری شارستانی بۆ گەشتیاران لەو دەفەرەی ئێوە چییە؟ gelek spas dest pê her hatna werzê havînê her destpêka vê werzî me plandayne ya ku rêgirî bêtekirin rêdanên xeniqînê vê çendê çend rênimayek me derexsîne û piştî çardeyê heft ku li Sinûrî îdara Serbexwe Zaxo çar çenêle ya giyanê xweş da ya rêdanên xeniqînê biryareka taybet li Sinûrî îdara Serbexwe ya Zaxo hate dayînê ji dayê her du qaymakamên qeza Zaxo û qeza Batîfa ve ku ew bûye ku dirêjaya xabîrî ku nêzîkî 200 kilometre nav Sinûrî îdara Serbexwe ya Zaxo re dibûritin tinê du cih hatîne destnîşankirin bû melevaniya evadî hemî qedexe ye û li wan ciha ji tîmên me yên bergirî şaristanî li wêrê cêgirîn û bû xizmetkirina xergekê rênmayên taybet bû vî werzî taybet li ser rêbara an her melevangeha ew bû hindê ku giyanê xelkekê selamet be taybet zarokan ew kesên melevaya nezanin rênma şilayê me ve wekû rêka ragihandinê wekû rêka tîmên me yên gerok bû hemî hawlatiyan lê nedan. زۆر باشە دوای ئەوە دوای ئەم ڕێنماییانە ئێستا گەشتیاران چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ دەکەن گەشتیاران تا چەند پابندن بەم ڕێنمایە نوێیانەوە کە ئێستا دانراون تا ڕادێکی باش هاوڵاتی هەم گەشتیاری ناوخۆ هەم گەشتیارین بیانی دەمێ سەردانا دەڤەرا زاخۆ دکن تایبەت وان جهین گەشتیاریان ڕیباری مەرەما مەلەڤانیا تا ڕادەیەکی مگوت پشتی وێ بڕیارە هاتیادان تا ڕادێکی باشە بەس ئەم هیوی دکن پتر هاریکار بن گەلمە بۆ جهینان ئاوار ڕێنمایە و ئەم پتر بشێن خزمەتان بکەن لێ ئەفتانوکە وەکو مەڤایە نەپێگیرین پێ چونکە نوگەژێک تا دهی سەردانێت me berdewam bînin wekû pitirî çil karmendên me ji mexsîn karî de taybet serrîbarî devera govîkê bêjin yan hemî cihên hatîne destnîşankirin bû melevaniya wekû hevrikiyek navbeyna genca de têdekirin ev yariyên metirsî li ser avê xawetin ji cihên bilind rastî me gelek pê nexweş beye em hezkin pitir xelkek harîkar bet wekû ew merema pê hatî û xwahênêk biketiyan demeke xweş borînetin ew çended mînit û pitir em bi wan xizmet dê bikin xweştir bibitin lê nebitin ciha rêdanên diltazîn. بەڵێ ئێوە وەکو بەرگری شارستانی ینی ئەم حاڵەتانەی کە ڕوویان داوە هیچ بەداتا و ئامار لەلاتانە چەند حاڵەتی خنکان یان هەر حاڵەتێکی دیکەی نەخوازرا و ڕوویدا بێت لە ماوەکانی ڕابردوودا هەم سەبارەت بە هاوڵاتیانی ناوخۆ هەمیش گەشتیاران کە دێنە ئەوێ هیچ ئامارێکتان لایە؟ ئامارتن یا ئەف ساڵە مخابنی بەتان و کە تنێ ڕێدانی خەنقینێ نەه کەسە گیانی خۆش دەزایە تیمت مێ نەقمەوانە دۆزدە لاشێن مریش ئاوینێنە دەر لێوانە نەه ڕێدانی خەنقینێ گیانی خۆش دەزایە و سەرێن دەراژێکشیایە نەه کەسە قورتال بگرتنش ڕێدانێت خەنقینێ سنووری ئیدارە سەربەخۆی یا زاخۆ زۆر باش ئێوە کارەکانتان چۆنە چۆن پلانتان داناوە کە ڕوبەڕووی ئەم جۆرە حاڵەتە نەخوازراوانە ببنەوە وەکو بەرگری شارستانی وەکو ڕێنمایان تایبەتمە دەرەخسینە و تیمتمە جێگیرن تایبەت ناو باجێرە زاخۆ درێژەیە خابیری 16 حتا 18 کیلومترەیە تیم بەردەوام 24 دەمژمێرات کاری دەیە ژمارە تیمەکانتان چەندە چۆن دابەشتان سەردانە ئەوان تانوکە سێ تیمن و گەل تیمێکا گەروک 4 تیمن تیمێک ناو باجێرە زاخۆ دەیە تیمێک
گند چمسیر ما یا جهت تایبت هاتیه رپیدان کو ملافان لی بیت کرن قضا زاخو و تیم کمل پیش آبیره تیم دیجی کل گند گوی که القضا باتیفا. بله. پلانو کاری دهاتوتان بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر حاڵەتێک سەبارەت بە گەشتیاران ئێوە چۆن کارەکانتان ڕێخستووە و ئایا جگە لەو ڕێنمایانەی کە هەن هیچ ڕێنمایی دیکەی بە بەردەوامی هەتانە ئەنی ڕێنمایی هەندێک لە چوارچێوی استراتیژی بەردەوامی هەبێت هیچتان هەیە سەبارەت بۆ گەشتیاران؟ ئەوە وەکو ڕێنماش لای مە بەهاتینەدان وی بابەتی گرنگیەکە باش لای حکومەتە هەرێمێ بە هاتیە پێدان و ماج خاصی او آنجا هر دیف چون دیو و مابطا کریه تشتیم پیویست و کو زدگنا کارمندا و کو او کلوپلین کاری پتری سردمیانه بوم بین دا باشتر هم خدمت ها حولاتیان بکن و کو او کلوپلین کاری هم پید کن نوکه کار بنای دراتینا چه عرقله باشه چنابد زور باشه که حتی باو پرسیاره کم کاک رایت جمال او پیویستان چیه کم و کوریتان چیه لی بو اوی داواکەی خۆتان بگەن و ئەو پێداویستیانی کە ئێوە وا دەکات کارەکانتان بە باشە ڕاپەڕێنن چیتان پێویستە؟ نوکەوەکۆ تشتێ پێویست بوو کاری ئەم نامینە ڕاستایم کاری خوا پێ بکەن بەس مەبێتەن خزمەتی باشتر بکەن مگوتەش هەمی جەها گرنگیەکە باش پێدەدان نەتەنێ بۆ مەلەڤانیات بێژن کە بەرگری شارستانی تا وەکو زاخۆ سنووری دەرەف سەربەخۆ زاخۆ جەنابێ سەرپەرشتی و جەنابێ هەردوو قەیمەقامە هەم ڕێڤەبەریە گشتی هەم وەزارەتە ناوخۆ نزیک یان هەردەم سەرخەتینە هەر تشتێ پێویست بتن و هاتی دیڕاستەکردن هەندێک تشتێن پێویست یە سەردەمیانە وەکو تشتێن تەکنۆلۆژیە وەگرێدایی هاتینە خواستن و ئینشاڵڵا نزیکدەری دەم دێ ئێنەدا بینگرن. بەڕێز ڕایدی پۆلیس ڕاید جەمال حەسەن بەڕێوەبەری بەرگری شارستانی زاخۆ زۆر سپاس ماندوومان کردیت ڕاید جەمال.